ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم داڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر بەها کۆمەڵایەتیەکان و تێکەڵکردنیان بە ململانەیە سیاسیەکان. زۆر جار لە دەستگای میدیایی کورسات و لە کەناڵی کورسات و لە زۆرێک لە دەستگا و میدیا جیاوازەکانی هەرێمی کوردستان ینی قسە و باس کراوە لەسەر بەها کۆمەڵایەتیەکان، لەسەر شکاندنی کەسایەتیەکان، چ کەسایەتی ئاینی بێت، سیاسی بێت، ڕۆشنبیری بێ، هونەری بێت، تەنانەت تا دەگاتە کەسێکی سادە کە لە هەرێمی کوردستاندا دەژی. هۆکاری چییە کە ئێمە زۆر جار بە بێبەها سەیری زۆرێک لە کەسایەتیەکانی خۆمان کە ئەگەر نیشتیمانی بن، نەتەوەیی بن، سیاسی بن، ئاینی بن، یاخود لایەنداری بن، ئێمە هەندێک جار بەهۆی تێکەڵکردنی بابەتەکان بە ململانەیەکی سیاسی وا دەکەین سەراپا کەسایەتی بەرامبەرمان دەشکێنین بەو شێوازەی کە خۆمان مەبەسمانە. لە ئێستادا کە ئێمە ئەم بەرنامەیە ساز دەکەین، ینی لە ڕابردووشدا کۆمەڵێک قسە و باسی زۆر هەبوو، کۆمەڵێک لایەن هەندێک کەسایەتی و هەندێک بەرپرس و هەندێک ڕموزی ئەم میلەتە و ئەم نەتەوەیان شکاندووە کە بە تەواوەتی بەها کۆمەڵایەتیەکان ینی وەلانراوە و وا کراوە کە وێنای ئەو کەسانە یاخود ئەو لایەنی بەرامبەر کە مەبەستی بووە بە شێوازێکی زۆر بێبەها و زۆر ناشایستە بیگەێنێتە کۆمەڵگا. لایەنە سیاسیەکان لەم ململانیانەدا چ کاریگەریشان هەیە؟ مامۆستایانی ئاینی، مامۆستایانی زانکۆ، کەسایەتی سیاسیەکانمان، پەرلەمانتارەکانمان، کۆمەڵناسەکانمان، ئەوانی کە لە بوارە دەرونیەکانیشدا کارەکەن، ئەمانە چ کاریگەریشان هەیە و چۆن ئەتوانن ئەم ئاقار و ڕێڕەوە ناشرینەی کە خەریکە دەبێتە باو هەرچەندە بۆتە باویشە ناو کۆمەڵگەکەی ئێمەدا و لە نێوان زۆرێک لە لایەنە سیاسەکانی ئێمە چۆن ئەتوانین ئێمە بەر بەم ناشرینیانە بگرین. چێن ئەیانەوە کەم کۆمەڵگەی بۆ ئاقارە بەر هۆکارەکەی چییە؟ ململانی سیاسی گەیشتۆتەوە ڕادەیە کە ئێمە بێڕێزیەکان بەرامبەر بە یەکتری و بەرامبەر بە زۆرێک لە کەسایەتی دیارەکانی ئەم نەتەوەیە بگەێنینەوە ئاستا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک جوتیار فەتاح کۆمەڵناس و مامۆستای زانکۆ کە لە سودۆ لەگەڵەوە بەخێوی کاک جوتیار سوپاس دەکەم. هەروەها خاتوو شیرین یونس ئەندامی پەرلەمانی کوردستان کە جەنابیشیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. ئەگەر بە ڕوخسەتی کاک جوتیار سەرەتا لە خاتوو شیرینەوە دەست پێ بکەین. شیرین خانم کاتت باش، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. یعنی ماوەیەکی زۆرە ئێمە خەڵکی کوردستان و ئێوەی پەرلەمانتارانیش و لایەنە سیاسیەکان و بەگشتی خەڵکی سادەش لەم هەرێمە یعنی ئەبینین کە لە هەندێک ململانێدا لە هەندێک ینی کاتێک ئەکەوینە کێشەیەکی قورسەوە لە نێو کۆمەڵگەکەمان ئێمە پەنابینە بەر ناشرینکردنی بەرامبەرەکانمان، ینی بە دیاریکراوی زۆرێک لە کەسایەتیەکان لە کەدارەکەین، زۆرێک لە ڕموزەکانی خۆمان بێبەها دەکەین. هۆکاری چییە؟ ئێوەی پەرلەمانتاران و ئێوەی کە لە دەسەڵاتێکی باڵادان لە هەرێمی کوردستان بە تەشید قسەشتان لەسەر ئەم بابەتە کردووە لە پەرلەمانی کوردستان، ئەمانە چۆن نەبینن؟ ینی چێ وای کردووە کەم شێوازە لە کۆمەڵگەی ئێمەدا دروست بێ؟ سەرەتا سڵاو لە بینەرانتان بە خێراتنی میوانە بەڕێزەکەش دەکەم. بەڵێ بەداخەوە دیاردەیەکی زۆر زۆر ناشیرنە ئێمە لە ببورن دەنجی خۆم دەداتەوە. ئەگەر برادران ئەو کێشێت چارەسەر بکەن نازەم لای ئێمە یا لەوەیە؟ بڵێ ئێمە بەداخەوە دەڵم لە هەرێمی کوردستان دیاردەیەکی زۆر ناشیرنە ئەو کەسەی کە کایەی سیاسی دەکات یاخود لە بوارە کار دەکات لە شتێک کە بەرامبەرەکەی بەدڵی نیە لە سۆشیال میدیا دادەبەزنە سەری و لە شخصیەت و کەرامەت و تەنانەت کێشەی مثلەن ئیناو خانەوادەکەشی دێنە ناو سۆشیال میدیا. ئێمە میدیای کوردی ڕۆڵێکی زۆر ناشیرن دەبینێت لەو ڕۆوە، یعنی حەقی خۆیەتی میدیا بە جۆرێک کار لەسەرەوەی بکات کە ئەو ڕۆڵە ناشیرنە نەبینن بەڕاستی بەداخەوە. و داوا دەکەم من هەمیشە گوتومە لە مامۆستایانی ئاینی، لە مامۆستایانی زانکۆ، لە مامۆستایان لە بواری پەروەردە بەردەوام ئەو دیاردێ بخەنە ڕووبەوەی بتوان کۆمەلگایکی تەندروست پەروەردەکەین.
من هەمیشە ئەو کێشانە دەگەڕێنمەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە سەرۆکی حکومەت ئەو لە کارنامەکەیدا بوو کە چاکسازیەکی بنبڕ بکات کە دەبینین ئێستا ڕۆژانە لایەنێکی سیاسی یاخود من پەرلەمانتارم یان هەر پەرلەمانتارێککە قسەکەی بەدڵ نییە کە کردوویەتی دێت لە هەموو ڕاگەانەکان ئاگادار دەکاتەوە هەموو شۆشیال ئاگادار دەکاتەوە و لە پەیجەکان پێیان دەڵێن تۆ هێرش بکە سەر ئەو کەسە بەداخۆ من دەڵێم حکومەتی هەرێم ڕۆڵێکی زۆر ناشیرنی لەوەی بینیوە دەبێت ئەوە بنبڕ بکرێت چارەسەرەکەشی لای حکومەتی هەرێمە بەڕاستی. من داوا دەکەم لە مامۆستایانی ئاینی هەمیشە باسی ئەو لەسەر مینبەرەکانیان باسی ئەوە بکەن داوا لە ڕاگەیانەکان دەکەم ڕۆڵێکی جوانی کوردی نیشانی خەڵک بدەن بۆ ئەوەی بەڕاستی ئەو دیاردەیە نەمێنێت. بەڵێ یانی شیرین خان بۆ نمونە ئێستا ئێمە هەردوو نەڕۆین یعنی یەکێک لەو کەیسانی کە ئێستا لە سوۆسیال میدیا زۆر ینی کاریگەری دروست کردو و هێرشێکی زۆر ناڕاژ کەنە سەرێکێ لە کەسایەتی دیارەکان بە دیاریکراوی ینی خاتو ئاڵا تاڵەبانی یعنی ئەو هێرشە ناڕەوەی کاکرێتە سەریەوە تا بۆ نمونە جێگری سەرۆکی حکوومەت کە کاقوبادا هاتوۆتە دەنگ ینی ئەم هێرشە ناڕەوانە بە تەواوەتی ئیدانە دەکا و ینی دەڵێ ئەمە ئەو پەڕی بێڕێزیە بە کەسایەتیەکانمان کە ئێمە لە ململانە سیاسەکانەوە تێوەیان ئەگلێنین. باشە بۆ نمونە ئێستا ئێوە لە پەرلەمانی کوردستان ناکرێ جۆرە یاسایەکی وەها دەربکرێت کە بەڕاستی تەحریمی ئەو لایەنانە بکرێت کە ئەم هێرشە ناڕەوایانە ئەکەن و ئەم بێبەهاییە بەرامبەر بە هەندێک کەسایەتی و زۆر جار لەوە چ ئێوەش کۆنە ناو ئەم داوە بەڕاستی. بەڵێ بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو هێرشێکی زۆر ناڕەوە خرايا سرخات على طالباني كعلى طالباني يك يجيبوا اللجنة شورجير ويك يجيبوا اللجنة السياسية كان يعني إما لا سروتشي حكومات ضل من دفاع لجنة كم ولا لا تشيش لاني سياسية كي هيرج دكات السر جنكي تيكو شري أعزاء إما قال الروانجي سياسي وسيري كينو قصتي هلاينا كرد وقصة كي زور زور راسة تنها لسريق وشة كجوتيتي من بارزاني بمرجع نازانم بەڵێ بە مەرجعی نازانین و هیچ کاتیش بە مەرجعمان نەزانیوە ئێمەش بە مەرجعی نازانین ئەگەر ئەوان هێرش دەکەن ئێمە هەمومان ئاڵا تاڵەبانین ئەوان ئەگەر بیانوێ کەسایەتی ئاڵاخان و شۆڕژێڕی ئاڵاخان و مێژووی ئاڵاخان بەوە ناشرین کە نا ئاڵاخان زۆر جوانتر بووە لە جاران و گەورەتر دەبێ هەمیشە يعني ئاڵا وەکو ئاڵای کوردستان دەشەکێتەوە بۆیە ئەو یەکێکە لە شێرەژنەکانی یەکێتی و قسەکەی پشتڕاست دەکەینەوە هەمیشە دەڵێن ئێمە ئەو بە مەرجعی خۆمان نازانین و مەرجعی ئێمەش نییە تەنها مەرجعی بنەماڵەی بارزانیە بۆیە هێرشەکانیان ڕابگرن یان ڕانەگرن ئاڵاخان لای ئێمە گەورەتر و بەهێزتر دەبێت هەر ئاڵایەکیش نییە چەندان ئاڵای تر دروست دەبێت. دەست خۆشخات و شیرین دواتر دێمەوە خزمەت جەناب دوو هەندێک بابەتی دیکە کاکجووتیار ینی بۆ نمونە ئێمە ئێستا کۆمەلگاکەمان بەڕاستی ڕاستە ئێمە لە کۆمەڵێک ڕۆوە توانیمانە بگەین بۆ پێشکەوتنانی کە لە دنیادا هەیە ینی دەستمان پێی گەیشتووە بەڵامەوە لە کۆمەڵە لایەنی دیکەشەوە ئێمە و پێشکەوتنانە بە شێوەیەکی زۆر ناشارەزا و ناشایستە بەرامبەر بە یەکتر بەکارێنین تا بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە ینی کەسایەتیەکانی خۆمان بێبەهاکەین و ئەو دەستکەوتانی کە هەمانە ناشرینی یەکەین کێن ئەو کەسانی کە هەوڵەدەن بەها کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگەی کوردیدا بە دیاریکراوی ئابم ئاقارە بەرن. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ شیرینخانیش کە میوانی بەرنامەکەتانە بێگومان هەر کۆمەلگای کۆمەڵێک بەهای تایبەت بەخۆی هەیە بەهای کۆمەڵاتی تایبەت بەخۆی هەیە هەرێمی کوردستان وەک بەشێک لە دەوڵەتی عێراق یانی ئەو بەهانەی کە تیدا لەناو کۆمەلگادا پەسەندکراون ئەو بەهانەن کە مێژوویەکی دوورودرێژیان هەیە بنمونە ڕێزگرتن خۆشەویستی ینی ڕێزگرتن لە ژینگە لە سوژ بەگشتی ئەو شتانەی کە پێویستی مرۆیین ینی بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا بەکاردێنرن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا هیچ لەسەرەوە کرێت کە بەهاکان ئەو بەها جوانانەی کە کۆمەلگای کوردی لەسەر ڕێکەوتۆچکۆک و پێناسیەکی کورتی بەها کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە ڕێکەوتنیەکی کۆمەڵایەتی نافەرمیە واتە مرۆڤەکان لە ناو خۆیاندا لە ڕێی بیر و باوەڕەکانیانەوە ڕێکەوتنیەکی نافەرمینە نووسرا و دروست دەکەن بۆی کە یەکێک لە بەهاکان بکەن بە بەهای بڵێن بەرزتر یا بەپی ڕیزبەندیان دابەشی بکەن
بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان بەنمونەوەکوی جناب داماژت بۆ سوشال میدیا گەر بنمونەوە وەربگرین لە دنیادا سیرەکەی سوشال میدیا بۆچی بەکاردێنرێت بە دەرەجەی یەکەم بۆ چۆن بڵێن نۆژەنکردنەوە یان ئەپدەیتکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەلایەکی کەشەوە بۆ مەجای بزنس ینی بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەگەر چی ینی بەشێکی زۆر کەم بۆ ئەو مەجالە بەکاردێنرێت بەگشتی ینی سیرەکەی بە سیاسی کراوە ئەوەندەی کە بۆ تەشیر و بۆ سوکایەتی پێکردن بە بەرامبەر بەکاردێنرێ هێندە بۆ لایەنە سوودبەخشەکەی بەکار نایێنرێت. هۆکارەکەی چیە من وەکو دیدە کۆمەڵناسیەکەی ئەوەیە کە زۆر جار گروپێک یان بڵین بەرامبەرێک لە ململانەیەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەر لایەنێک وەربگری کاتێک هەستەکە کە بەرەو دۆڕانە یا بەرەو پاشەکشەیە لە بەردەم ڕایگشتی کۆمەلگاکەی خۆیدا ئیدی ناچارە ڕێگایەکی ناشەرعی بەکاربێن. ڕێگاکە ناشەرعی ئەوەیە کە وەکوی کە بڵین ناتوانێت لە ئاست کەساتی بەرامبەرەکەی بگاتە ئاسی ئەو یا تێپەڕێنێت ناچارەکە دەستکاتە بە تەشیر و بە سوکاتی پێکردن و شکاندنە ینی کە تۆ پێی نەگەیت و بەڵام بۆ شێوازە بتوێ لەکەداری بکەی ینی کەساتی و بەرامبەرەکە دەشکێنی بێگومانە ئیشکێنی خۆ ئەو ئیشەش بۆ ئەوەیە کە بیشکێنی ینی مەبەست ئامانجەکە شکاندنی کەسی بەرامبەرە لەبەرچی لەبەرێکو باسم کرد لایەنە معریفە لایەنە سیاسی ئابووریە کۆمەڵایەتەکەی تو ناتوانانی یا توانای ڕوبەڕوو منملانێ بوون چێبڕچێت نییە لەگەڵەوە چکە ئێمە چێبڕچێمانێ و منملانێشمانەیە ئەوەی کە ئێستا لەناو سوشال میدیای کوردی ئاگوزەرێ ململانەیە یەکتر شکاندنە تەشهیرە ینی سوکاتی جوتیار ئەمە کار و کاردانەوەشە بەڕاستی ینی تۆ ئەگەر ئەمە بەردەوام بێ لەم کۆمەڵگەی ئێمە کە ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ ینی سات بە سادەی بینین بەهاکان لە دەستە دەین بۆ نمونە ژن کوشتنە یاخود بێڕێزیکردنە بەرامبەر بە چینێشی کۆمەلگا یاخود لە کەدارکردنی بەرامبەری لایەنێکی سیاسیە ئەمە کە کاردانەوە بە دوای خۆی داهێنێت جارێکی دیکە کۆمەلگە بەرەوە عقارێکی خراپتر نابات ئەگەر ئەم کاردانەوەە هەر بەردەوام بێت یعنی ڕێگرەکان چیە بێ ڕێگر بێت لەمە بەڕاستی پرسیارێکی بەجێ ینی من وەکو لاانە کۆمەڵاسەکەی زۆر جار ینی مێژووی کورد یان بڵین بەردەوام لە خوێندنەوەی مێژووینەتەوە کەمدامەوەی زۆرێکە سیرەکەی بە درێژایی مێژووینەتەوەی کورد چەوسێنراوەتەوە ئازار دراوە سوکا ئەنی چۆن بڵین ئەزیەتی جەستی و دەرونی دراوە بنمونە لە ئەنفالەوە بیگرێتە ئێستا هەموو دنیا و کورد پێیوا بوو کە لە دوایەوەی کە حکوومەتی هەرێم دروستە بێ لە هەرێمی کوردستان ئیدی ئەو ئازار و ئەو مینەتیانە کۆتایی پێدێنرێت حکوومەتێک دروست دەبێت کە ئیش لەسەر پیرۆزکردنی تاکی کوردەکە لەسەر تێرکردنی بژێویەکانی لەسەر دابینکردنی ئازادی دادوەری کۆمەڵایەتی لەسەر ئەمانە ئیشەکە بەڵام بەداخەوە ئێمە لە دوجاردا ینی بە تایبەتی لە ئێستادا وا دەرنەچوو ینی وا دەرنەچوو لەبەرەوەی کە سیرەکەی لە جاتی ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی دروستکەین لە ناو کۆمەلگای خۆمانە لە جاتی ئەوەی کە بژێوی خەڵک ینی بگەنە ئاستێکە داواکاریەکانیان وەکو پێویست جێبەجێ بکەین یان ئارەزوەکانیان تێرکەین بەداخەوە زێتیان دەدەین دیان شتێنی سوکاتیان پێدەکرێت ئەمە هۆکارگەلێکی هەنە هۆکار ئەوەیە کە وەکو ئەوەی پێشتری ژاماژەم بۆ کرد ئەگەر تۆ لە کەسایەتیەکی سیاسی یا سەرکردیەکی باڵا لە هەر بوارێک داوەری بگری بنمونە وڵاتانی دەوروبەرمان یانەتەوەکانی دەوروبەرمان سیرەکەی کەسایەتیەکی زۆر لاواز وا گەورەکەن وا جوانیەکەن لە ناو ملەتەکەی خۆیان لە کاتێکدا لە بەرژەوەندی ملەتەکەیدا ئیش دەکا بەڵام ئێمە بە پێچوانەوە ئەگەر لەگەڵ من نەبی دوژمنمی ینی ئەو دابشکردن ناکۆمەڵایەتی ناتەندروستی کە لە ناو کۆمەڵی کوردیا لە ئێستادا بوونی هەیە یا ڕەنجی داوەتەوە ترسناکە لێکەوتەکانی مەترسیدارن بۆ ئایندەی کۆمەلگەی کوردی لەبەرچی لەبەرەوەی سیرەکە هاوڵاتیەکی ئاسایی سیرەکە لێدان لە کەسایەتیەکی باڵای وڵاتەکەی شتێکی خەریکە ئەبێ بە ئاسایی ئەی لێدان لە کەسی زۆر ئاسایی یا نۆرمال لە ناو کۆمەلگای داهاتووە جیلێک دروست بکە کە هیچ بەهایەک بۆ بەرامبەرەکەی دانەنێن یاخود بۆ ئەو شتانی کە لە دەوروبەرێتی بێگومان ینی مەترسیەکە لە ئێستادا نییە ڕاستە ئێستا مەترسیدارە ڕاستە ئێستا کە سوکاتی بە کەسایەتیەکە کرێ خۆی و بنەماڵەکەی و گروپە سیاسەکەی ئازاری دەرونیە ئازارە چێژنیان ڕەنگە زۆر جاری وایە کاردانەوەی قورستر دروست ببێ وەکو پەرچەکردارێک بەڵام لە دوجاردا ئەمە ڕەنگدا ئەمە کاریگەریە کاتە سەر داهاتووی ئەو کۆمەلگای لەبەرچی لەبەرکو جناب داماژەت بۆ کرد تاکەکانی ئەم کۆمەلگای لە داهاتووە ینی بێبها دەبن هیچ بەهایەک لایەن پیرۆز نامێنێ لەبەرەوەی کە بەهانەما لە کۆمەلگا کۆنتترۆلکردنی ئاسان نابێت تۆ ناتوانانی تەنا بە سیستەمە یاسایی و پۆلیسیەکە ئەو کاتە کۆمەلگا ڕابگریان لادانە کۆمەڵایەتیەکان تاوانەکانی ناو کۆمەلگای تێدا کەم کێوە ناتوانانی لەبەرەوەی هەندێک خەڵکەیە یا هەندێک تاکەیە
ئارەزوو یا شارەزایی هەیە لە لادانە کۆمەڵایەتیەکان تۆ بێ بەچی ڕێی لێ بگری بۆ بە کۆمەڵایەتیەکان بە بیر و باوەڕ بەڵام تۆ دێی بەهاکانی لێ دەستێنەوە تۆ دێی بنمونە ینی من ئەگەر بنمونەیەک بهێنەوە بنمونە هەزاران ژنی شاخمانەیە وەکو پیاوەکانیان وەکو برا پێشمەرگەکانیان خەباتیان کردو بەڵام ئێستا سیرەکەی موچەیەک یان ژانێکی شایستە بۆ پیاوەکەشی بەڕەوا نبینی نەک بۆ خۆی ئەمە لە لایەکی کەشەوە سیرەکەی لەو لاشەوە کچێک یان لەگە ڕێزم بوو هەموو ئەو کچانەی کە لە ناو کۆمەلگا هەر جۆرە پیشەیەکیانەیە بەڵام بە ناوی مۆدیل یا بە ناوی خۆنمایشکردن دێن لە ماوەیەکی زۆر کەمدا دەبنە خاوەنی داهات و سەروەت و سامانێکی زۆر لە ناو کۆمەلگایە ئەمەش لەکوێ دەستی کەوت لەسەر قوت و لەسەر مافی کەس و ژن و کچ و کوڕی ناو ئەم کۆمەلگایەوە دەستێکەوێت ئەم ناداتپەروەریە کۆمەڵایەتیە لە دوجاردا کاردانەوەی خراپی لێکەوێتەوە لە دوجاردا ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی کاردانەوەی خراپ کات کاردانەوەی بنمونە خۆپیشاندانی مەترسیدار کات ینی لەبەرەوەی کە سیرەکە بۆ هەندێک لە تاکەکانی ناو کۆمەلگاکەی داهات بەلێشاو ینی ڕۆژانە مانگانە زیادەکە بەڵام لەو لاشەوە ئەو نانی نێبژێوی ینی بژێوی ناتوانێت بۆ منداڵەکانی دابیم کە ئێستێمە لە ناو سوۆسیال میدیای کوردی دەبینین بەدیان و بە سەدان کەمپین ڕدەگەندرێ ڕۆژانە بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزانەیە بۆ خەڵکی هەژار واتە هەژاری و ناداتپەروەری یەکسانی لە کۆمەلگای کوردیە لە ئاستێکی زۆر مەترسیداردایە تۆ دەی جارێکی کە لە بەها کۆمەڵایەتیەکانی منیش دەدەی ئەو کاتە مەترسیەکان زیاتر دەبێت ئەمە بێت لە داهاتۆ کار بکەین بە دیاریکاری لەسەر کەمکردنەوەی ئەو مەترسیانی کە جەنابەت ئاماژت پێدا ئەمە ئەرکی لە پێشینی هەموو تاکەکانی کۆمەڵە بە بەرپرسە باڵەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس دەکەم دواتر دێمەوە خزمەت جەنابەت کاک جوتیار بەڵێ خات و شیرین ینی ئێمە لە هەرێمی کوردستان ئاژین بەڕاستی و هەرێمی کوردستانیش کە ئیعلانی خۆی کردووە وڵاتێکی دیموکراسیە و هەرێمیشی دیموکراسیەوە ئازادە کە کاری سیاسی بە شێوە سیاسی و ستاندارەکەی کە هەیە ینی بەڕێوە بچێت بەڵام ینی قسەکە ئەوەیە کاتێک کە تۆ ناکۆشی لەگەڵ لایەنێکە یاخود لایەنێک لەگەڵ بیرروبۆچوونیشی تۆ یەک ناگرێتەوە یاخود کەسایەتێکی سیاسی بەرامبرت کە لەگەڵ بنەماکانی ئەوەی کە تۆ باوەڕت پێ یەک ناگرێتەوە دەبێت بێم من تەشیری پێ بکەم یاخود تەخوینی پێ بکەم یاخود بۆ نمونە لە کەداری بکەم یاخود لە بەهاکانی کەم و بێبەهای بکەم ئێمە کە لە هەرێمی کوردستانە ینی بە کۆمەڵێک ڕێکار و یاسا ئەتوانین بڕۆین بەڕێوە بۆچی دەبێ ئاوا بەم شێوەیە ململانی سیاسی بگاتە ئاراستەیەکی پێچەوانە بۆی کە هەموو شتێک ئێمە بەرامبەر بە یەکتر بە بێبەها بکەین و بێنرخی بکەین بەڕاستی بڵێ بەداخەوە ئێستا لە هەر کاتێکدا کە حیزبەکان ناخۆشیان هەبێ قسەیەک دەکرێت لە سۆسیال و لە میدیاکان هەمووی هێرش دەکرێت هێرشی زۆر ناڕەوە دەخرێتە سەر ئەو کەسەی کە قسەیەکی کردووە یاخود کای سیاسی لەوەتەی هەیە سیاست هەروا بووە سیاست ناکرێت دەست لە ژیانی شخصی هیچ کەسێک بدەیت تۆ سیاست دەکەی کە سیاست بکەی طبعا لە ژیانی سیاسیدا ئەوەی تێدا کە تۆ بەرامبەرەکەت هەموو شتی تۆی بەدڵ نییە کە بەدڵی نییە ناکرێت تۆ بێ هەموو کەسایەتی تو بێنێ لە ناو سۆسیال میدیا و لە فەیسبوک و لەوانە لە پەیجەکان بڵاوی کاتۆ کە تۆ ئەو نوع شەخسەی تۆ دەبێ بێ ڕووی جوانی سیاسی ئەو کەسە نیشان بدەیت هەیە پێش چەند جوان بووە لە سیاستدا کەسێک هەیە مثلەن نمونەی هەر ئاڵا تاڵەبانی کە حەقە لە چەند ڕۆژی ڕابردوو کە قسەیەکی کردووە ئێمە حیزبمان جیایە ئاڵا تاڵەبانی دەکرێت بە نمونە باسی شتە جوانەکانی بکرێت باسی سیاسەتی بکرێت و هەموو لەو سیاسیانە نەکەر ئاڵا تاڵەبانی ڕەنگە ئەوڕۆ ئاڵا تاڵەبانی بێسبینێ منم دووسبەی کەسێکی ترە بەداخەوە ئەوە کاری حکوومەتە و کاری سەرۆکی حکوومەتە ئەو دیاردەنا شیرنە نەهێڵێت و دانیشێ جوانترین ڕووی سیاسی خەڵک نیشان بدات ئەو سیاست ئێمە لە هەرێمە چین چەند حیزبمان هەیە هەر کەسەوە هیچ حیزبەچیان بەدڵی هیچیان نییە ناکرێ ئێمە بین قسەی ناشیرن و نەشیا و بەرامبەر بە یەک بکەین کە قسەش کرا ناکرێت کەسایەتی ئەو کەسە وا لەکەدار بکەین بین دەست لە ژیانی شخصی خۆی وەربدەین باشە خات و شیرین کۆمەڵێک کایەمان هەیە ئێمە بۆ نمونە ئێستا ئێوەی ئەندامانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان
دیارە پەرلەمانی کوردستان خۆی چەند لێژنەیەشی تایبەتی هەیە لە بوارەکاندا کە بۆ ئیشکردنەوە بۆ چاکردنی کۆمەڵگەیەوە بۆ چاکسازیە لە کۆمەڵێک سێکتەر بە دیاریکراوی پەروەردە ڕۆشنبیری کللتوری و بەهادانان بۆ ڕموزەکانمان بۆ سەرکردەکانمان بۆ ئەو دەستکەوت و ئەو مافانی کە لە هەرێمی کوردستانە بەدەساتووە. ئێوەی پەرلەمانتاران چیتان پێکرێت لەم ڕۆ بەڕاستی ئەتوانن چۆن فشار دروست بکەن، ئەتوانن چۆن کاریگەری خۆتان دروست بکەن، فراکسیۆنەکەتان ئەتوانێت چی بکە بەڕاستی لەم ڕۆ؟ زۆر ڕاستەوڵە ئێمە هەمیشە فراکسیۆنی مە پێشەنگ بووە لەوەی کە بەڕاستی لە ناو پەرلەمان هیچ کاتێک فراکسیۆنی مە دەست پێشخەر نەبووە لە هیچ قسەیەک بۆی بتوانین تەوازنی سیاسی هەرێمی کوردستان ڕابگرین. ئێمە هەمیشە گوتومانە کاری سیاسی بە یەکەوە جوانە، کاری سیاسی دش بە یەک جوان نییە، قسەکردن لەسەر یەک جوان نییە. ئێمە دەمانەوێت بڵێ یاسایەکی جوان دەربکرێ بەرامبەر بەوەی تەشیرکردن بەرامبەر کەسە سیاسیەکان و بەرامبەر سەرکردەکان شتێکی ناشیرنە. بەڵام هەمیشە کاتێک کە بەرامبەرەکەت قسەیەک دەکات تەشیرت پێ دەکا هێرشت بۆ پیرۆزیەکان دێنێ ناچارت دەکا قسە بکەی و وەڵام بدەیەوە. بەڵام وەڵام دانەوەکانیش بە منطقی و لە ئاستی پێویستدا وایانە طبعا یعنی ناکرێ خۆت بخەیتە مستەوای بەرامبەرەکەت کە بەو شێوەیە تەشیرت پێ بکەوە بێبەهات بکە. زۆر ڕاستە تۆ گەر تەشهیرت پێکرا ناچاری، یعنی خۆیان گەر سەیری فراکسیۆن بکەی لەوەتەی پەرلەمانی کوردستانە هیچ کاتێک فراکسیۆنی ئێمە و پەرلەمانتارانی ئێمە هیچ کاتە قسەیان نەکردووە کە بەرامبەرەکەیان جوابیان دابێتەوە، هەمیشە وەڵاممان داونەتەوە. بۆیە ئێمە خوێنکاری مامین دەمانەوێت بەردەوام تەبایی و چەپکە گوڵەکەی مام بێنین لە ناو هەرێمی کوردستان بەدی بێنین و بیکەین ئەو چەپکە گوڵە بکەین بە ڕەمزێکە پێکەوە ژیان هەبێت. باشە لە ڕابردوو چەند ڕۆژی داهاتوش کەس بەڵێ فەرموو قسەکانە تەواو کە خاتوشی لە چەند ڕۆژی ڕابردووش کە دەبینین بەردەوام دیاردەیەکی خۆی حاڵەت بوو ژن کوشتن، ئێستا بۆتە دیاردەیەکی باو لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەبینین لە چه هەموو ئەوانەی میدیا دەیبینێ، ئەی ئەوانەی میدیا پێی نازانێت دەکوژرێن و ڕۆژانە ژن دەکوژرێت. بەڕاستی حەقا سەرۆکی حکومات جارێ یعنی دانیشێ لەسەرەوەی نەک لەسەر ژنێک بێتە دەنگ، لەسەر یەک ژن نێتە دەنگ لەسەرەوەی دانیشێت قرارێک دەربکات. ئێستا دیاردەی چەک بەداخەوە چەکی بێمۆڵەت هەموو کەس هەیەی، خەڵک ڕسمی بە چەکەکەی دەگرێ و لە سوشیال میدیا بڵاوی دەکاتەوە، لە فەیسبوکەکەی خۆی بڵاوی دەکاتەوە. ناو وەزیری ناوخۆ لە ناو شار هەندێک مەفرەزە دادنێ کابرای تەکسی چ پێ یعنی چی ئیشی بە چەکی پێ بێت دێ ڕای دەگرێ بزانم چەکت پێ یان نە. تۆ ئەگەر واقعی بەڕێز وەزیری ناوخۆ قرارێک دەربکە ماڵ بە ماڵ بپشکنە بزانە ئەو چەکانەی بێمۆڵەتن، ڕۆژانە چەندین ژن و پیا و پێی دەکوژرێت کە ئەوەی لە سۆشیال دەیبینین، ئەی ئەوانەی کە لە دوورن لە سۆشیال و سۆشیال نایبینێت، پاشی ماوەی زەمنێک دەردەکەوێت کە ئەوانە کوژراون و بەداخەوە یعنی پێ دوایە کەسانی دڵسۆز و کەسانی لە ئاز بەرپرسیارەتی تا ئێستا لەم هەرێمی کوردستانە مابن کە بتوانن هەر هیچ نەبێ ئەم کۆمەڵگەی کوردیە بۆ بەهاکانی خۆی بگەڕێنەوە کە بەهای پیرۆزی و بەهای کۆمەڵایەتی جوان و هەروەها ڕەوشی بەرز و ئادابی جوانی کوردایەتی بووە. طبعا هەیە لە هەرێمی کوردستانیش ئەو کەسانە هەنە، بەڵام ئیرادەی پێویستە ئیرادە بەکار بهێنن بۆی بتوانن و ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی زۆر ناشیرن دەبینن لەو تەمسیل لەو ئەڵقات و فلیمە تورکیانەی کە دەیهێنن و کاک جوتیاریش باسی ئەوەی کرد ئەو مۆدێرنانە هاتوون، یعنی ئەوانە هەموو دەستیان هەیە لە تێکدانی کۆمەڵگا. بەڕاستی کۆمەڵی کەس هاتووە بە ناوی مۆدێلەوە دێ خەڵکی کەش سەیری دەکا، خەڵک تەماشا دەکا کە دەبینێ لە مودەیەکی کەم بۆتە خاوەنی ئەو هەموو شتە
ئەویش دەڵێ با من وا بکەم ئیدی دیاردەکان وردە وردە حاڵەتەکان وردە وردە بوون بە دیاردەچی زۆر ناشیرن لە هەرێمی کوردستان. هیوادارم حکوومەتی هەرێم بە زووترین کات بێتە دەنگ لەسەر ئەوانەی کە بەناو مۆدیل هاتوون کۆمەڵگای کوردیان شێواندووە لەسەر ئەو هەموو وەسیلە کوردیانەی کە لە کەناڵە تورکیانەی لە کەناڵە کوردیەکان لێ دەدرێن و چەند بەرنامەی ناشرن هەیە. لەو ڕۆژانە قەرارێک دەرچوو بە چەند هەفتەیە بەرنامە گڕاجیرێ ئەی خوایە دەبێ لە داهاتوو چۆن بەرنامەکە بە چ شێوازێکی کە بێتەوە دەنگ خۆ بەرنامەکەیان کۆتایی پێێنێنا بەداخەوە نازانم بڵێم حکوومەتی هەرێم کاری چیە نازانم. دەستخۆش دواتر دێمەوە خزمەت جەناب بە دیاریکراوی بۆ ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە دیاریکراوی تریش وەزارەتی ناوخۆچکەویش زۆر ئەرکێکێتە سەرشان لەمڕۆ بە تایبەتی لە ڕوو ڕێخستنەوەی کۆمەڵگەی کوردیەوە. کاک جوتیار ینی ئێمە بواری پەروەردەمان بە تەواوەتیەوە بۆ نمونە بینین چەند ساڵێکە خەریکە بەرەو داڕمانە ڕوا و جیلێکی تا ڕادەیەک ئەوانەی کە لە سەرەتاییان ینی خەریکە نەخوێنەوارە بن و تا ڕادەیەک ئەو پەیامە پەروەردەی کە هەبووە لە ڕابردوو نەتوانراوە بگەێنرێت بە شێوازێکی باش بووی کە ئەم کۆمەڵگەی ئێمە کە ئێستا حاڵەتانی تێدا دروستە بێت ئەی چارەسەری بۆ دۆزینەوە. ڕۆڵی پەروەردە تا چەند گرنگە لە ئاست هۆشیارکردنەوەی جیلی داهاتوو بۆی کە کۆمەڵگەی کوردیمان بەرەو ئاقارێکی جوانتر بەرینەوە. بێگومان پەروەردەیەکێکە لە هۆکارە بەهێزەکانی ینی ئاراستەکردنی کۆمەلگا بەرەو ئەو ئامانجەی کە تۆ هەتە ینی بنمونە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئامانجمانەوەی کۆمەلگایکی خۆشگوزەران و پێشکەوتوو دروست ببێ. پەروەردە ڕۆڵی سەرەکی دەبینێ لەم ئامانجەی ئێمە بەڵام بەداخەوەکو جەنابەت ئاماژۆت بۆ کرد چەند ساڵێکە ینی لە هەرێمی کوردستان بەر لە کۆڕۆناژ ینی ئیش لەسەرەوە کراوە کە سیستەمی پەروەردە پەک بخرەیە بەلاڕێدا ببردرێ بەوەی کە ئەو ئامانجە بنەڕەتی کە هەیەی ئەوەکوی کە باسم کرد نەی پێکێ بۆچی بۆی کە چونکە بەڕاستیت پێ بڵێم من واستەکەم دەستێکێ لە بەلاڕێدابردننی پەروەردە لە هەرێمی کوردستان چکە نایوێ نەوەیەکی هۆشار بێتە ناو کۆمەڵگەی کوردی نایوێ نەوەیەک بە هەڵگری هەگبەیەکی پڕ لە زانیاری پڕ لە تێگەیشتن لە ماف و داواکاریەکانی خۆی دروست ببێ بۆ ئایندە لە هەرێمی کوردستان بێت داوای ماف و داوای منە پشک و بەشەکانی خۆی بکات لە هەرێمی کوردستان بۆیە من ئومەترسیە بە شێوازێکی کا بینەمەستەکەم دەستێک هەیە کە بە ناوی کۆڕۆنا بە ناوی بایکۆت بە کۆمەڵێک ناوی لێنێن کە سیستەمی پەروەردە پەکەخا ئەمە کاریگەری خراپیە بێ بەڕاستی ینی سیرەکەی بەدیلی پەروەردە لە هەرێمی کوردستاندا چییە؟ ئێستا بەدیلی پەروەردە لە هەرێمی کوردستان بەداخەوە تۆڕە کۆمەڵایەتی خراپ بەکارهێنراوەکانن ینی یاریە تەندروستە کۆمەڵایەتیەکانن کە ئەو جیلەی کە پێویستە ئێستا لەژێر پرۆسی پەروەردەیە بێ لەناو خوێندنگە و ئامادەی و زانکۆکانمانە چۆن بڵێن پرۆسەکە جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە بە بەدیلێکی خراپتر ینی درێژە بە ژیانی پەروەردەی و ژیانی خۆفێرکردنە دەن ئەمە لە دوجاردا ڕەنگە نەگاتە 20 ساڵیکە یان نەگاتە 15 ساڵی کە کاریگەریەکانیە بینی ڕاستە ئەو کە ساڵگری بڕوانامەیەکە بێم کاتە بەڵام بڕوانامەیەکی بێ باوەڕ بڕوانامەیەکی بێبەها بێ ڕوانامەیەکە زانیاریتیان نابێت ینی ئەمە مەترسیەکانی خراپترن ینی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە وەکو لایەنە کۆمەڵناسی و دەروناسیەکان داد و هاوارمانە بەدەستیەوە نادادپەروەری کۆمەڵایەتیە نەبوونی ئازادی ڕایتاکە بە شێوە کۆمەڵایەتیەکەی یان پێشێلکردنی مافە کۆمەڵایەتی و مافە ئابوووریەکانی خەڵکە دڵنیام ینی ئەگەر بەم شێوازە بڕوات و پەروەردە ڕێک نەخرێتەوە یان بە خێرایی چکە زۆر خێرا کاتی ئەوێ ئەنی پلێوێ لە جێبەجێکردنەوەی کە ئێمە مەبەسمانەویش ئەوەیە پەروەردە چاک بکرێتەوە چاک نەکرێتەوە مەترسیەکانی زۆر لەوەی ئێستاهان خراپترە بن ئەنی ئەو کۆمەڵگای نیاز و مەبەستی کە ئێستا هەیە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەندێک لایەنەوە ئاخۆ بۆ شێوازە پێشەخێتەوە بەداخەوە خۆزگا ینی من هەڵە بوومە لەو قسەی کە دەیکەم نەخێر ینی من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی نییە یان پرۆسی پەروەردە بە ئاقارێکی پەروەردەیانەیە ببا یانی سیرەکەی ساڵانە سیستەم و ساڵانە کۆنفرانس و دیان نازم سمینارات و ش دروستەکە بۆی کە بە ناوی پەروەردە بەڵام ئەمە چەند ساڵە چیمان کردووە لە مەجای پەروەردە هیچمان نەکردووە بەداخەوە ینی ئەم خراپ بەکارهێنان یا سوء استیفادەکردن لە پەروەردە لە دوجاردا ڕەنگە بە قازانجی چکە کەسێ گروپێکی شێ لە ناو کۆمەلگای کوردیا کە ناوێ پەروەردە بەم ئاقارە باشە بڕوە بێگومان قازانجی لێ ئەفم کە ینی بزڵ بە قسەکەی جنابەت تەواوە بەڵام گروپێکی لەو لاوەیە قازانجی لە خراپبوونی بزەبت بۆچی لەبەرەوەی کە پێی وایە کۆمەلگا لەوە باشتر نابێ واتە ئەو داواکاریەکانی ئەو یا
پێویستیەکانی ئەو کە دڵنیام زۆر زیاتر لە پێویستیەکانی ئێستا تێرە چۆن بڵێن ینی داهاتەکە یا پشتی شێری ئەم کۆمەلگایە بۆ ئەوە بێت لە دوجاردا هاوڵاتیەکی یان لەگە ڕێزم خوێنکارێکی ناوەشار کە لەبەرەوەی پرۆسی پەروەردە پەک خراوە ئەو لەوانەیە نەتوانێت وەکو پێویست داواکاریەکانی خۆی فراهم بورت خوا ئێوەکو کۆمەڵ ناسێک و ئەو کەسانشی کە دەروون ناسن بەڕاستی چکە ئێوە توێژینەوەی خۆتانەکەن لێکۆڵێنی خۆتانەکەن لە کۆمەڵگی کوردیە لەلایەنی دەرونی و لەلایەنی کۆمەڵناسیەوە ینی کۆمەلگە هەڵە سەنگێنن ئەوەی کە ئەیبینن لە ئێسەدا لە کۆمەڵگەی کوردی لە تاچی کوردیە تا چەندە هیلاکە تا چەندە ینی بەڕاستی ماندووە بەدەست ئەم بێبەهاکردنەوە بەدەست ئەم دەردەناشرێنانی کە لە کۆمەڵگەکەمانە هەیە بەڕاستی پرسیارێکە ینی پێویستی بە هەڵوەستە لە سەرکردنە تاچی کورد لە ئێستادا لە چ بارودۆخێکی دەرونی کۆمەڵایەتیدا من پێم وایە لە ئێستادا تاچی کوردی ینی ئاسایشی دەرونی ئاسایشی کۆمەڵایەتی بەڕاستی لە ژێرمەترسیدا ینی تاکێکە هیلاکە ماندووە لەبەرەوەی ئەگەر ئێستا بنمونە بەس قیرانەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو بژمێرین ئەوانەی کە دروستکراون و ئەوانەی کە سەپێنراویشن ینی بەمونە شەڕی داعش بنمونە کۆڕۆنا ئەوانە دیاردەیەکی جیهانین ڕەنگە زۆر لە دەسەڵاتی حکومەتی هەرێما نەبوو بن بەڵام هەندێک حاڵەت هەیە هەندێک دیاردە هەیە بەمە بەس دروستیانەکە هەندێک قەیران هەیە بەمە بەس دروستیان بنمونە ئێستا بودجێ لە هەرێمی لە بەغداوە ینی کێشەی پێم وایە داهاتی وەکوی کەلانە ئابووریناسەکان باسیەکەن کێشەی بودجە نەماوە یان کێشەی داهات نەماوە بەڵام سیرەکە موچەکەی نادا یا دوایەخە یام چۆن بڵێن ینی قەیرانەکانی ڕۆژ بۆ زیادەکە بە لێبڕینەوە ئەیدا قەیرانەکانی بۆ زیادەکە ئێم تاکە ڕاستە موچەخۆرەکە بە دەرەجەی یەکەم زەرەرەکە بەڵام لە دوجاردا ئەوەی کە زەرمەندە کۆمەلگایە بۆچی لە بەروی کە منی مۆزۆڤ یا منی فەرمانبەر ئەگەر موچەکەم لە کاتی خۆیان نەیە بیبەمە بازار کەسی کرێکار و خاوەندوکان و پیشەکارەکەش لە دوجاردا ینی بژێوی ئەویش لە ژێرمەترسیڕای ئەو سەختیەوە تا کۆمەڵە گیانیشتی کەشی ڕۆژانە بۆ دروستەکرێکە ینی مێشکی دارکاری و ماندووەکرێ پێوە بێگومان ینی لەبەر وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد سیرەکە بنمونە هاوڵاتیەکی ئاسایی ڕۆژانە خۆی لاکە من خەڵکە بینم تەلەفۆنمان بۆ دێ بڕوا بکە ینی خەڵکەیە داهاتی ڕۆژانی 3000 دینارە بڕوا بکە ینی بە 3000ش مەمنونە بەس دەڵێت چی دەڵێ بەس بە ینی سیاست و حزب سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەو فەوزایی کە دروستیان کردووە بعد گەورەتری نەکەن من ڕازیم بەو 3000 دینارە ڕۆژانەی خۆم کە ماگانە ناکات 100,000 دینار کەچی هێشتا ئێمە ینی سیاسەکانمان نانەوێ قەنەعەتیان وایە کە نابێ ئەو هاوڵاتیە بە 3000 ڕۆژانەی ژیانی خۆشی ژیان کە دێن هێندی کە فەوزا هێندی کە قەیران یەخینە سەرشان مەشغوڵ یەکەین ماندوو یەکەین هیلاچەکەین بەس بۆی کە چۆن بڵێن مافە سیاسی ئەساسیەکانی خۆی لەبیر بەرینەوە ئەمانە بەڕاستی پێم وایە ینی حەقە حکوومەتی هەرێمی کوردستان چاوپێخشانەوەی بک بە مێژوینەتەوەکەی خۆیدا چەند بزانە سیریکە ئەم نەتەوەیە چەند ئەزیەت درراوە چەند هیلاک بووە ئەی بۆ ئێستا جارێکیکەمە بۆ خۆمان بین چەندی کەش قوربانی داوە ئەرێ ئەنی من دەمەوێت لێرە پرسیارێک بکەم ینی کاتێکە بنمونە مەترسیەک کەوتە سە هەرێمی کوردستان چێنەوانی کە بنە بەرگری کار لە هەرێمی کوردستان ئەوڵاتی ئاساین پێشمەرگەیە خەڵکی ینی ئەو دڵسۆزانن کە بەڕاستی ینی داهاتێکی دیاریکراویانەیە ئەی بۆ ئێمە نین جارێککە ژیانی ئەوانە ڕێخینەوە خۆ ئەوانە ڕەنگە داواکاریەکانیان بە قەدەر یەک لەسەر سەدی ئەو مۆدل و ئەو نمایشکار و ئەو نازانم ئەو داواکاری خەڵکی ئاسایی ئەو خۆشتانە زانی ینی ژینگەیشی ئارامەوە کەشێکی ئاسایی کە لە ژیانی تا گوزارێنەوە بێگومان کاکە هاوڕێجان ئێستا بنمونە ئێمە چەمکێکمان هەیە لە ناو کۆمەڵناسی ئاسایشی کۆمەڵایەتی ئێستا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە لەبەرەوەی کە هەندێک لە بەها باشەکانی کۆمەلگا ماون هەستەکەی ینی ئاسایشی کۆمەڵایەتی هێشتا بەرقەرارە لە هەرێمی کوردستان خەڵک لەبەرەوەی چێ خاوەندارەتیەکە خەڵک بەڵام ئەگەر بیانی تۆ هەرچی ماف و هەرچی بەها لە خەڵکەکە ستاندەوە ئەوش دیچتن لەوانەیە نەتوانێت دڵنیام تااقەت پرروکێن بوو ینی بێزار بوو ناتوانێت هیچی کە ئەو ئاسایش و کۆمەڵایەتیە بەقەرار بکات ئەو کاتە مەترسی و تاوانە کۆمەڵایەتیەکانی کە ئێستا بە حاڵەت ئێمای بینین بەداخەوە ینی ئەو کاتە زۆر زیاترە بن ئەبن بە دیاردە بنمونە ینی کوشتن و دزی و تاڵان و ئەوانە سەرەوەدەن ئەو کاتەش چارەسەرکردنیان لەوانەیە زۆر ئەستەم بێ بۆیە ئێستا توانین هیچ لەسەر چارەسەریەکانیان بکەین با ئەو کاتە چونکە ئێستا درەنگ نییە زوو هێشتا بۆ چارەسەر ئەتوانی چارەی بکەین ئەگەر نیەتێکە لە دەستمان دەرنەچوو لە دەستمان دەرنەچوە بەڵام ئەگەر بێت و بەم شێوازە وەکو خوشتی بەڕێزم شتێنیخان ئاماژەی بۆ کرد لە پیرۆزیەکانماندن لە کەسایەتیەکانماندن لە دەست دەرەچێت زۆر کاتە زەرمەندی یەکەم کۆمەڵگەشتدا بەشە بێت ئەلەم ڕۆ
ئێستش هەستەکەی کۆمەلگە دابش بووە بەسەر دوو بەشدا بەشێکە خۆی کۆمەلگا دەبێت سێ جیل بێ سێ چین بێ بەگشتی ئەنی کۆمەلگای بەشە هەژارنشینەکەی ئەبێت زۆر کەم بێ بەشە دەوڵەمەند و خواپێداوەکانیش بە هەمان شێوە ئەبێ نابێت زۆر بن و بە پێچوانەوە ئەبێت چینی ناوەڕاست زۆر بڵین زیاترین بێ لە ناو کۆمەلگا بەشێک لە کۆمەڵاسان پێیان وایە ئەبێ 175 زیاتر بێ بەڵام ئێستا بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە من لە بەردەستمەوە یان خوێنمەوە 175 نەک 175 نییە هەتۆ دەخوارد 130 ینی چینی هەژارنشینەکە زۆر چۆتە سەر و نزیک بووە لە 170 ئەو مەترسیدارە چکە لە دوجاردا ئەوانەی شۆڕش و ئەوانەی ناڕزایی گەورە دروستەکەن هەژارەکانن بەدڵنیایی دەست خۆش سپاسم کاکجوتیار دێمە خزمەتجانات خات و شیرینانی پرسیاری ئەوم کرد لە کاکجوتیار وەکو کۆمەڵناسێک بەڕاستیانی چکە هەندێک هۆکار هەن کەواکەن کۆمەڵگە لە زۆر ڕۆ دابش بێت بەلایانی سیاسی ئەگەر ئێمە تەماشای بکەین و جەناب دۆکو پەرلەمانتارێکم پرسیارەت لێ بکەم پەرلەمانتارێکی سەر بە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ینی تا چەند ئەم بێبەهاکردنەی بەرامبەر کە بە دیاریکراوی ئەگەر ئێمە لە ڕۆ سیاسیەکەەوە خوێندنەوەی بۆ بکەین نابێتە هۆکاری دوورکەوتنەوە و دروستکردنی ینی جیاوازی لە نێو کۆمەلگا و دروستکردنی دووبەرە لە نێو کۆمەلگەی کوردیدا بەڵێ خۆی دەزانی بۆچی ئەوە دروست دەکەن و ئەو دێن کۆمەڵێک شتی سیاسی دەوروژێنن لەبەر خاتری ئەوەی کە ئەوان ناتوانن هەرێمی کوردستان بەڕێوە برن ئەوان موچەکیان بڕیوە هیچ قانونێک نییە کە موچەکەیان بڕیوە ناتوانن خەڵک بژێوی ژیانی خەڵک دابینکەن خەڵکی هەرێمی کوردستان بەرەو هەژاری چووە لە ئێستادا کە سعری نەوت چەند بەرزە یعنی بودجە لە هەرێم لە بەغدا پەسەند کراوە هیچ هۆکارێک نییە بۆەوەی بتوانن 120 موچە ببڕن یاخود موچەکە تاخیر بکەن بۆیە هەڵدەستن ململانەی سیاسی دەکەن بۆەوەی پەردەپۆشی ئەوەیان پەردەپۆشی ئەوە بکەن کە ناتوانن هەرێمی کوردستان بەڕێوە برن ئەوە خولی ئەو خولەت تەواو بوو تا ئێستا هیچ شتێک فەرمو بزانم سەیری کارنامەکەی سەرۆکی حکوومەت کە و ئەوە 3 ساڵ و شتێک ڕۆیشتووە تا ئێستا کوا لە کارنامەکەی یەک بڕگەی جێبەجێ کرابێ با یەک بڕگەی جێبەجێ کرابێ بۆیە ناچارن هێرشی ناڕەوای سیاسی دەکەن بۆی کۆمەڵگا سەرقاڵکەن بەوەی کە بیر لە موچە و لە بڕینی موچە و لەوانە نەکەنەوە هەڵدەسن بە بیانووی کۆرۆنا قوتابخانەکان دادەخەن و کەرتی وەکو جوتیار ئیشارەت پێدا کەرتی پەروەردە پەک پێدەخەن بۆەوەی کۆمەڵگا ناهۆشیار بێ تێنەگالەوەی ئەوانە بەنیازی چنە و چ کوردستانێک بەرەو هەڵدێر دەبن ینی بەڕاستی بەداخەوە هەرێمی کوردستان لە لێواری مەرگدایە هیوادارم بە خۆیان دابچنەوە لە جیاتی ئەوەی بێن ململانەی سیاسی بکەن بێن بە ئاشتەوایی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستانە لێکن کە پێشتر خەڵک لە خۆشگوزەرانی دابوو خەڵک ژیانێکی بەڕێوە دەبرتی هیچ مشکلێ نەبوو ئێستا بە 2 مانگ موچەک دێ بە 121 ئێستا لە گەرمەی پارە زۆری داهاتی ناوخۆ و بەرزبوونەوەی نرخینە و تو پەسەندکردنی بوجە لە بەغدا و هێشتا هەر 120 موچە دەبڕێ هیچ هۆکارێک نایە ئێمە تا ئێستا چەند جارمان داوا کردو کە سەرۆکی حکوومەت بێتە ناو هۆڵی پەرلەمان یەک هۆکارمان پێ بڵێ کە موچەی ناقانونی و بە نایاسایی بڕیوە خات و شیرینیانی ئەمە پرسیارێککە بکەم لە جەناب بە حکومیەوەی کە تۆ لە دەسەڵاتێکی یاسادانانەی کە ویش پەرلەمانی کوردستانە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری زۆر جار هەندێک یاسا و هەندێک بڕگەی لەلایەن پەرلەمانی کوردستان و بۆ دەرەکرێ و دەبێ پابند بێ بە جێبەجێکردنی یەکێک لەوانە بەڕاستی ینی قەدەغەکردنی هەندێک لە بۆ نمونە بابەتی ناشایستەکە بە کۆمەلگاکەمانە بڵاو کرێتەوە لە میدیاکانەوە لە دەستگاکانی ڕاگەاندنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی خۆی جێبەجێ کردووە توانیوێتی ئەو بەها کۆمەڵایەتیانە بپارێزە لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشە ئەمەش بەشێکی دیکە لە پرسیارەکەم دادگاکانی هەرێمی کوردستان تا چەند سربەخۆیانە توانیوێنە پارێزگاری بکەن لە تاشی کۆمەڵگەی کوردی و لە کەسایەتی سیاسیەکانمان و لەلایەنە سیاسیەکان بۆی کە بەم شێوەی بێڕێزیان بەرامبەر نەکرێ بەڕاستی بەڵێ سەرەتا لە دادگاکانەوە نەخێر دادگاکان بێلایانی خۆیان ڕانەگەیاندووەکو دەبینین کە لە ڕابردوودا لەو ماوەی ڕابردوو کە جیراوانی بادینان زۆر بە نایاسایی و ناقانونی حکمێکی
حیزبیانیان بەسەردا سەپا هیچ بەڵگەچیان پێ نییە کە تا ئێستا یەکەچیان بەوەی عقوبە دراوە کە هەر هەموو یعنی گوایە تەلەفۆنی بۆ خێزانەکەی کردو خێزانەکەی دەنجی ڕێکۆرد کردو بڵاوی کردوتەوە ناهێڵن ئەوانی کەش کە سوکارەکەیان ببینن ئەوان تەلەفۆنیان لێمەنعە سەردانیان لێمەنعە حکومەتی زۆر ناقانونی دراون حکومەتی حیزبیانە دراون سیرکە بێلایەنی دادگاکانمان بێلانی دادگاکانمان بەداخەوە بوونی نییە بەڵێ ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری زۆر جارەوەمان دەرکردووە یاسا دەرکراوە و شت بەسەریان دەسپاوە بەداخەوە ناڵێم جێبەجێ نەکردووە جێبەجێ ڕەنگە بەشەکی جێبەجێ کرابێ بەڵام بەشەشی جێبەجێ نەکراوە هیوادارم جێبەجێ بکرێ و یعنی بەڕاستی چاوخشانەوە بەوە دابکەن کە بزانن ڕاگەیانەکانی کوردستان و هەرێمی کوردستان چ شتێک بڵاو دەکاتەوە و چ شتێک دێنێ بۆ ناو کۆمەلگای کوردی و ڕۆژانە منداڵەکانمان و نەوەکانمان بە دیاریەوە دادنیشن و کۆمەلگا بەرەو هەڵدێر دەبن. بەڵێ دەست خۆشخات و شیرین کاک جوتیار فەتاحیانی جەناب وەکو کۆمەڵناسێک چۆن نەتوانین ئێمە فریای ئەم داد و بێدادی ناو کۆمەلگای کوردی بکەوین چۆن نەتوانین فریای ینی بەڕاستی ئەم تاوانبارکردنی یەکتری بکەوین ینی بێبەهاکردنی یەکتری بکەوین ینی جەنابەت پێشتر وتت درەنگ نیە هێشتا زۆر ئێماتوانین ڕێگە بگرین لەوەی کە کۆمەلگە بەم ئاقارە خراپەیە بڕات دەبێت لە چه ئاستێکەوە دەست پێ بکرێت بۆەوەی کە ئێمە بتوانین کۆمەلگەکەمان بێنینەوە ئاستێکی تەندروست و کۆمەلگەیشی پارێزراو لە ڕووی بەهاکانەوە ئەو مێژۆ جوانی کە هەمانە بەڕاستی لەکەداری نەکەین گومان ئێمە چۆن نتوانین ئەم ناوزڕاندن و ئەوی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێنینیان هیچ نەبێ کەمیکەینەوە یەکەمیان حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلی بەساسی ڕۆلی بنەڕەتی دەجێڕێش بۆی کە ینی زۆر ئاساییە بیانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک دەرکا بنمونە میدیاکان ینی دەستگاکانی میدیایی بەتایبەتی ئەوانەی کە هیچ نەبێت لە خۆی نزیکن نەتوانێت ینی بنمونە کاریگەریە هەبێ بەسەریانەوە توانێت بڵێ لێرە بەدوا ئەم ناوزڕاندن و تەشیرکردنە بۆستێنن کە ئەو وەستاندی دڵنیام لایانی بەرامبەریش هەمان وەڵامیە بێ گومان دڵنیام لەویان لە بەشێکی کەشانیانی واتە هەنگاوی یەکەم کە حکوومەتە یان بڕیارێک دەرکا ئەوەی کە یاسایەک یان ئەوی لەوانە شیرینخان باشەوە بزانێ ئەگەر یاسایەکە بێ یان یاسایەک دەربچێنرێ بە سوکاتی پێکردن بە کەسایەتی ینی سزایەکی قورسی هەبێ ئەمە دوو لەلایەکی کەشەوە هۆشیاری خەڵک دەبێ هاوڵاتی هەرێمی کوردستان تێبگە ئەم خاکە هی کەس و لایەن و گروپێک نییە هی تاچی کووردە لە هەرێمی کوردستان واتە هینەوەی منە هی منە هی کە سوکاری ئەمەیە واتە دەبێ هۆشیاری تاک خۆی هۆشارەکەی بباتە سەرێ بۆی کە بزانێ مافەکانی چن بزانێت چۆن ڕوبەڕووی ئەم قەیران و ئەم نەهامەتە کۆمەڵایەتیانە ئابێتەوە چونکە ئێمە بەداخەوە ئێستا ڕۆژانە هەواڵی خۆکوشتن هەواڵی خۆخنکاندن هەواڵی کۆچکردن بۆ دەرەوەی وڵات ینی بڕوا پێگا گاورەگەر ئێستا دەرگایەک بکرێتەوە بۆی کە گەنج بڕوا بۆ ئەوروپا یا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ینی من گومانەکەم ڕێژەیەکی زۆری گەنجی کورد ئەم ڕێگایە هەڵبژێرێکە سەدانەوەتیشی پێی وایە لە بەهری ئیجیان لە ئاوەکانی بنمونە دەریای سپینەوە ڕاستە ئاخن چێ بەڵام هەر ئامادەیە بەجێ بیاواتە لەبەرەوەی ئەزانەیە کە هەرێمی کوردستان ئێستا لە چ بارودۆخێکدایە بۆیە پێویستە ینی وەزارەتی پەروەردە بڕیار بدە ڕاستە کۆڕۆنا هەیە ئێمە ئینکاریەوە ناکەین بەڵام ڕێگا هەیە وەکو وڵاتانی کە کۆڕۆناشتیدا زۆر لە ئێمە باڵاترە بەهێزترە بەڵام سیستەمی پەروەردەشی پەک نەخراوە باشە ئەی ناوەندی زانکۆکانمان چۆن نەتوان ڕۆڵیان هەبێ بەڕاستی ئەلم هۆشیاری کە جەنابەت ئاماژەی پێ زانکۆکانی هەرێمی کوردستان ئێستا بەداخەوە یان لەو ڕۆژانە یەکێک لە سەرۆکی زانکۆکان قسەیەکی کردوتی ئێمە توێژینەوەکەین زانکۆنە لاەن جێبەجێکار نییە وتی ئێمە توێژینەوەکەین ینی ئەیدین بە وەزارەتە پەیوەندیدارەکان نەڵێن کاکە و توێژینەوەیمان کردو ئەنجامەکەی وایە و کاریگەریەکانی ئەوێ لێت وەرناگرێت کەچی لە وڵاتاندا حکوومەت ساڵانە پارەیەکی زۆر تەرخانەکە بۆی کە توێژینەوە زانکۆکان توێژەرە کۆمەڵایەتیەکان زانی توێژینەوە بکەن بۆی کە چۆن قەیرانە کۆمەڵایەتی و ئابووری سیاسەکانی ناو کۆمەلگاکەی چارەسەر بکەن لێرە کە ئێستا من خۆم چەند توێژینەوەیەکم هەیە بڕواکە کەس لێشم وەرناگرێت ینی توێژینەوەکی لێت وەرناگرن بۆیە گرنگە خوێندنی باڵا ینی بنمونە زانکۆکان ڕابسپێرێ بۆی کە بنمونە شارێکی وەکو سلێمانی کێشەکانی چن زانکۆی سلێمانی ڕاستپێرێکە کێشەکانی شاری سلێمانی ساڵانە ئەو خوێنکارانی تایدا دەردەچن توێژینەوە بکەن لەسەر کێشەکانیان بۆی کە بنمونەوە حکوومەت
کاراسانی ئاسانتری دەستەکەوێت چکە بە ڕێگەی زانستی ئەزانێت کێشەکانی شاری سلێمانی هەولێر دۆکچین بەڵام ئەو کاتە پێم وایە حکومت ئەوەی ڕەنگە نەیەوێت دەست خۆش دواتە لێ وەرگرم ببوورە بچمە لای خاتوشین دواوتەم بەڕاستی ڕوم لە میدیای کوردیە ینی زۆر بەداخەوە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بە ناوی میدیا گوزارێ ئەوە میدیا نییە بەڕاستی ینی ئێستا سیریکە ئەوەندی لەسەر ڤیو ئیشەکە ینی لە میدیایکی گەورەوە چی ناشیرنکردنی بەهای کۆمەڵایەتی کۆمەلگا هەیە ئەیکا بەس بۆی چی ینی ڤیوی هەموو میدیاکانیش بێگومان هەمویان نا ینی بەنمونە من هەمیشاڵێم دەستگای میدیای کورسادەیە کە لەو کەناڵانەی کە ڕەنگە کۆمەڵناسان ینی من ملانێ بکەن لەوەی کە بچن لە کەناڵەکەیان قسە بکەن لەبەر ئەزانن کاریگەری هەیە بەڵام لەو لاشەوە میدیام ینی کە منەوانەی وەکو کورساد ئەیانەوێ کۆمەلگا بە ئاراستەیەکی باشدا بێگومان بەڵام لەو لاشەوە لێشاوێک ینی چۆن بڵێم لەشکرێکی گەورەی لە میدیایی بۆ دروست کردووی بۆی پەرپەجدانەوەی ئەو جوڵە کەمەی کە لە ناو میدیای کوردیا هەیە باڕاستی بەگەشت پێدانی کۆمەلگا بیکە بۆیە پێویستە بەڕاستی ینی ئێمە ئەوەندە لەسەر ڤیو ئێمە ئەوەندە لەسەر یەکترشکاندن ئیش نەکەین سری پاڵەوانەکانی ناو سۆشیال میدیای کوردی بکە چێنەوانەی کە لە ناو میدیای کورد ناو سۆشیال میدیایە بە ملیۆنان ڤیویان هەیە ینی حەقە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ناوخۆ بیرێک لەوە بکاتەوە ئەگەر خۆ خراپ تێکچوونی کۆمەلگا لە دوجاردا بە زیانی یەکەمی چێشتێتەوە بەجانی ئەو کەسانە بە زیانی ئەو کەساناشکێتەوە کە ئێستا لە دەسەڵات و حکومڕانیەم هەرێماکەن بۆیە هیوادارم لێرە بە دوا کۆتایی بە و ململانێ کۆتایی بەو خراپەکاریانەی ناو کۆمەلگا بێنین لە جیاتیەوە یەکتر بشێنین ئەگەر منیشت خۆش ناوێ ینی ناتەوێ من پێم دا هەڵبڵێ ڕێزم بگری بە ڕێزیم بەرامبەرمە مامشکێنە سپاس دەکەم دەست خۆش بەڵە خاتوشیرین جەناب دۆکو پەرلەمانتارێک دا و داخوازی چییە بۆی کە وەکو کاک جوتیارە لە کۆمەڵناسێکە و لە بوارەکەی خۆیان داوای ئەم کۆمەڵە هەنگاو ڕێکارەکە لە سەررجەم خەڵک لە هەرێمی کوردستان و لەسەر وەموشانەوە لایەنی بەرپەرست جەنابەت وەکو پەرلەمانتارێک دا و داخوازی چییە وەکو دواوتەیەک فەرموو بڵێ وڵات داواکارم حکوومەتی هەرێم بە جددی بێتە سەرخات بۆی ئەو فەزاحەتەی هەیە بتوانێت چارەسەریکە زۆر ئاسانە ئەگەر ئەو بێوێ زۆر ئاسانەوە دڵنیام لە پەرلەمانی کوردستانیش ئینشاءڵڵا پەرلەمانی کوردستان بێتە خات لایەنی پەیوەندیدار بێتە خات بەڕاستی کۆمەلگا بەرەو هەڵدێر چووە بەداخەوە ئەگەر ئاوا خۆمانی لێ بێخەم بکەین کاتێک دەبینینەوە ئێمە هیچ دەسەڵاتمان نامێنێ و دەبێت سیرکەین بە دیاریانەوە سیرکەین و بگرین. دەستخۆش سپاس بۆ ئەرێک لە میوانوازەکان خاتوشیرین و زەندانی پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێر لەگەڵمان سپاس بۆ کاک جوتیار فەتاح کۆمەڵناس و مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.